لەگەڵ دکتۆرە هەڵات باسی گرنگی ددانی شیری بۆ منداڵان دەکەین. ئایا تۆژێکیشی لەو کەسانەی کە منداڵەکەت یاخود خوشک و برا بچووکەکەت تووشی ئازاری ددانە شیریەکان دەبن، یەکسەر دەبێتە لای دکتۆرێکی ددان و دەڵێ هەڵی کێشە خۆ ددانە هەمیشەیەکانی هەردێتەوە. بەڵێ زۆر لە دایک و بابەکان ئەو داوایمان لێ دەکەن کەوا ددانە شیریەکەی لە بۆ دەربینین. بەڵام ددانی شیری زۆر پەیوەستە بە جۆر و شوێنی ددانەکە لە ناو دەوی منداڵەکە. لە بۆ نمونەگە منداڵێکی 6 ساڵان بێت و ددانەکانی پێشەوەی زۆر کلۆر ببن، ئەوە پاش گرتنی ئەکسرەی یان تیشک ئەوە لە بۆی دەردێنی لە بەرەوەی تاکیدین کە ددانەکانی دی لە دووی دێن ددانە هەمیشەیەەکان. بەڵام ئەگە هەمان منداڵ هاتوو ددانە خڕێ شیریەکانی لە پشتەوە زۆر کلۆر ببن، ئەمە محاولە دەکەین لە بۆ یا پڕکەینەوە یا دەمار برینیشی لە بۆ بکەین. لەبەرەوەی زوو هەڵکێشان لەو تەمەنەدا دەبتە هۆی ئەوەی ددانەکە سەر لە شێواوی دروست بکاتن لە بۆ ددانە هەمیشەیەکان وا بکات ددانەکان خوار بن لە ئایندەدا و مشکلەمان لە بۆ دروست بکە. بەڵێ دکتۆرە، باش ئەگەر ددانەکە خۆی زۆر خراپ بوو، یعنی هیچ بەکەڵک نەمابوو، خۆ هەر دەبێ هەڵی کێشن، ئەو کات چارەسەرەکە چییە؟ بەڵێ ئەگەر هاتوو ددانەکە خۆ هیچ کەڵکی نەمابوو، ئەوە ئەمە دەیچێشین. بەڵام ئامێرەکە دروستەکەین پێی دەڵێن سپیس مینتێنەر، پارێزەری بۆشایی، ئەوە لە بۆ ددان دادنین لەوەی کە بۆشایەکە بپارێزێت هەتا ددانە هەمیشەیەکە دێتن. ئەوەش کە نەخۆشەکە دەبێت 6 مانجارێک سەردانمان بکە، فۆلۆ ئەپ بکە هەتا ددانە هەمیشەیەکە دێ.